نامش هذا يروح ينخر هذا يروح ينخر دبروا بلاي اصلا مشكلة ثانية وڵا بەرهەمی ئیمساڵ بەعام نەخۆشی لەگەڵایە و بێبارانی بۆتە هۆی کەڕوو و وشکەدانی گەرم و جۆ بە کاملی پاقلە لە ژیانە نەخۆشی لێ نەدا ئیمساڵ بەهۆی بێبارانی و کەڕوو لێداوە ئێستا پاقلە پێگەیشتۆ تەڕەپیاسەیە و تر هیچێکی ئۆتۆمان نییە بەرهەمی ناخۆی لە چاو ساڵانە هیچ نی ئەتوان بڵێم لە ساڵ 40 بۆ 50 کەمی کردوێ بەنسبەت پاقلەی ئیمساڵ و پارە جارێ بەرهەمەکانی تر پێ نەگەیشتم زانەوان چۆن بەڵام بەعام ئیمساڵ نەخۆشی زۆرترە لە ساڵان نەخۆشی زیاتر کەڕووە کەڕووەدا لە ڕشکی ڕووەکەکە لە ژێرۆ ڕشکەکەی پوکێنێتەوە وشکە بێت وەڵای حکومەت هیچ پیلانێکی نییە بۆ وەساکردنەوەی بەرهەمەکان ئەگەر بەڕادی بێت کۆمەڵە ڕسکمان هەیە بەعام لە هێن منتیقەکان ئێمە لەگەڵ هەولێر و منتیقەی پردیە و شارە زۆر بە یەکجار پێگە کاتێکێتە بازاڕۆ هیچ قیمەتێکی ناکە ئیسە پاقلە 175 دینار پارەی ڕنین و ئاودان و مسیبەتەکەی نی بە جملە ئەمان بە 175 دینار بە داندانە 250 دیناری کرد کیلۆ کیلۆ لە عەلە نە کیلۆ کیلۆیان کارتۆنێک کە ئێمەڵە جملە بەسمان باری کاملە بارێکی کامل تەنێکیان 500 کیلۆیان 800 کیلۆ بارێک ئەبەی بۆ نەفرۆشە بەڵام کارتۆنکم بەقاڵەی کارتۆ لە دوانە کرد 250 دینار و ناوەیەکە ئەگەر حکومەت بەڕادێکی بێ لە هەموو منتیقەیەکە بەڕادێکی بێ بەجارێک ئەم ڕسقە بە لێشاو نەچێتە بازار بە گوێرەی سەرفیا بچێتە بازار بۆ ئێمە ئیسفادە بێ هەم سەیری بازارش بەو شێوەی لێ نایێت خەڵکی زەرەر من بێت زۆر پێویستە کە حکوومەتی هەرێم هەوڵ بدا بۆ بەرووبوومی ناوخۆیی شتێکی سروشتیە شتێکی بێدەوە دەرمانە بەڵام ئێمە لە وڵاتانی دەرەوە بۆمان بێ لە تورکیاوە بێ لە ئێرانەوە بێ لە ڕۆڵەتێک بۆمان بێ نازانین بەچی ماوادێکەوە بۆ ئێمەتێ ماوادی دەرمانی لێ ئەدرێ ئەوانەی کەم بۆ کوتەماتە و باینجان و شودی و شتانە هەمی ماوادی زۆر کۆنن لە بەڕاتەکان ئامێنێن و ئەمجارەکاتە دەسی هەوڵاتیە بەڵام ئێمە بۆ تایبەت بۆ نمونە لە پێنجێنە بکرێ یا خودت لە شارە زورە بکرێ بە مدەیەکی کەم بگاتە دەستی هەوڵاتە من بەگەر بەرێ دەرەکی ناوخۆی بووە هی ناوخۆی بەکارێنم هەتاکو ئەوەی دەرەوەی هی دەرەوە خارجیەکە بەکارێنم چونکە خارجیەکە هەمی لە بەڕادا بەکارێن لە بەڕادا ئەگێتە دەستی ئێمە مدەیەکی زۆری پێ ئەچێ بەڵام ئێمە گەر ناوخۆیەکە هەبێ نەوەڵاتدارێکی ناکڕێ نخي ليلة